باش جان خمنا بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکیشتان ئاگادارن نە دەستور نە یاسای بودجەش ڕێ بەوە دەدات کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداوە بێت بەڵکو دەبێت ڕاستەوخۆ مامەڵەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێت بەڵام بەداخەوە هەندێک پەرلەمانتارانی کوردیانی بەدەست دەپشدانی هەندێک پەرلەمانتاری عەرەب و شۆڤێنیەکان وایان کردووە کە ئەو داواکاریانە لە بەغدا بکەن کە ئەمەش نادەستوری و نایاسایی ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین کە داخۆ بزانین ئەم کارانە بەچۆ دەگا ئەم کارە نادەستوری و نایاساییانە میوانەکەمان زۆر بەڕێز سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک سیپان زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 وەک لە پێشەکیەکەش وتم ئێستا هەندێک پەرلەمانتارمان هەیە بەداخەوە بەدەست لە پشدانی هەندێک لە پەرلەمانتارانی عەرەب و شۆڤێنیەکان ئەوانەی چاویان بە کورد هەوڵ نایە هەوڵەدەن تا بخۆ دەزانی موچەی موچەخۆرانی کوردستانیان بڕیەوە یانی کوردوەکو عێراقیش حسابی بۆ ناکرێت هەوڵەدەن ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ موچەخۆران بکرێت کە ئەمە نادەستوری و نایاساییە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەم کارە دەکەن و ئەمانە دەکەونە چ خانەیەکەوە ئەو کاتەتان باش ئەو کاتی بینەرانیش باش بێ زۆر وازەحە کە ئەم کارەیان بۆ کردووە و لە پێناوچی کردووە ئێمە لە بەرواری سێزدەی سپتەمبەر سێزدەی نۆ وەکو سەرجەم فراکسیۆنەکانی کوردستانی لە پارلەمانی عێراق هەڵسان بە کۆکردنەوەی واژوو کە موچە لە هەموو شتێک جیا بکرێتەوە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بێ زیاتر لە 100 پارلەمانتار واژوان کرد زۆر بە باشی پێچ و هەموو لایەنە کوردیەکانیش واژوان کرد خەریک بوو دەرەنجامێکی باشی دەبێ ئێمە داوای داواکاریەکی دەستوری و لە چوارچێوەی دەستور و یاسادا موچەی فەرمانبەرانی هەرێممان زامن بکرێت لە ڕێگەی ئەو داواکاریە کە ئێمە کردومانە تەمام 2 هەفتی بەسەردانە چ جارێکی تر هاتن داوایەکی تریانی ناوە داوای شتێکی نادەستوری نایاسایی بۆ موچەخۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان علەساس کردووە ئێمادام ئێمە 2 هەفتە پێش واژوومان کۆ کردووە و کاریگەری باشیشی هەبوو بارە میساری خۆیدا دەچوو چ پێویست بوو ئەمە بکرێت بۆیە بە دڵنیاییەوە ئەو کارێک کە ئەوان کردووانە بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بەغدا تەنها بۆ دروستکردنی بربەستە لە پێناو چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەر باشانی کاکسیپانیانی کەواتە ئەمە نادەسووری و نایاساییشە ڕاستە بربەست دروستەکەم بەڵام سەر ناگرێت بەڵام پرسیارەکە ئەمەیە ینی چه هەیە لە ئێمە کەسێکی موچەخۆر نەبێت لە هەرێمی کوردستان بەڵام عێراقیش مامەڵەکەی لەگەڵ هەرێمی کوردستان بەو جۆرەیە ینی بە هەموو ئەوەی کە حکوومەتی عێراق داوای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە پێ دوانیە ینی ئەبێ ئەجێندایەکە بێ جا ئەجێندایەکی ناو عێراق بێ و ئەجێندایەکی دەرەکی هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان ئەگەر بە سەراحەت قسە بکەن برسی بکەن من لێرەوە دەڵێم زۆر بەداخەوە کە بەشێک لە پارلەمانتارانی کورد على اساس نوێنەری ئەم خەڵکن ئەم میلەتەن لە بەغدا بە دوای کەسێک کەوتون بە ناوی یوسف کلاوی ئەمە لە ژێر سایەی ئەم یوسف کلابیدا کە ئەو کارە دەکرێت من دەمەوێت کۆی وێنەکە ڕوون بکەمەوە ئەسلەن یوسف کلابی کێیە پارلەمانتارێکە لە ئەنتخاباتی دەی 2021 دەرنەچووە شکستی خواردووە لەناو خەڵکی خۆی و بازنەی دەنگان خۆی سەر نەکەوتووە یوسف کلابی لە بەدیلی سەدریەکانیش نییە کاتێک کە 73 پارلەمانتاری سەدری کێشانە و ئەوانەی بە دوای ئەوەندە زۆرترین دەنگیان هێنەوە بۆ هاتنە جێگای لە زمنی ئەوانیش نەبوو یوسف کلابی مانگی 3 ئەم ساڵ بە سەفەقەیەکی گوماناوی کە ئێستاش کەس نازانی چۆن و ئەم کارە ڕێک خڕا بە پلانێک یوسف کلابیان هێنا پارلەمان لە بەروارێک لە تەوقیتێکدا ڕێک دەکەوێتە پێش کە موازنە دێتە پارلەمانی عێراق بە پلانی چەند لایەنێکی دیاری کراو یوسف کلابیان ناردۆتە پارلەمان وەکو یاریزانێکی ئەوە نەک خۆ بڵێ ئەوەندە زانە و زیرەکەن بەڵام وەکو یاریزانێکی کۆمەڵە لایەنێکی دیاری کراو بە ئەنجندایەکی دیاری کراو بەس بۆ ئەوە هاتۆتە پارلەمان کە کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دروست بکە ئەم یوسف کلابیە کە خۆیان و برادەرەکانیان ڕۆلیان هەبوو کە ئەم مشکیلیان بۆ موچەخۆری فەرمانبەرانی هەرێم دروست کردووە ئێمە جارێکی بچین بە دوای بکەوین کە ئەو مشکیلەمان بۆ حەل بکات ئەگەر ئەمانە نەبانە ئەم شەخصانە ئەستەن کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دروست نەدەبوو ویشەی فعلی کە ئینفاقی فعلی بۆ هەرێمی کوردستان بەکار هاتووە تەحەدا دەکەم بە دەیان وحدەی حسابی لە موازنەی عێراقدا هەیە کەلیمەی ئینفاقە لە هەر هەموو محافظات و هەر هەموو وەزارەت و
هر همو خرجاتەکان ما عدا هەرێمی کوردستان ئینفاقی فعلی بەکاراتوە ئەمانە ئەم دوژمنکاریانەیان کردووە کە کێشە بوو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بووە جارێکتر ئەوان دێن سیاستێکی پۆپۆلیستی و مزایداتێکی زۆر بەسەر خەڵکی کوردستانی شەوەکەن على ئەساس چارەسەر بێ ئەوە من و ئەوە جەنابتان بە هەموو بینەرانی شاهد بن ئەوانەی کە دەیانوت دوێنێ نەوت ڕادەستی بەغدا بکەن 25 مانگ موچە دێت ویان نەدەوت ئەوە ناوتیش ڕادەست کرا چەند مانگی شتێ پەڕی موچە نەهات خوا شاهدە تەحەدا دەکەم بەبەرچاوی ئەم لەم ڕاگەیاندە بەبەرچاوی ئەم هەموو خەڵکە سبەی ئەم سیاسەتێک کە ئەوانیش دەڵێن وەڵا موچە بگوازرێتەوە سەر هەرێم موچەی فەرمانبەرانێ بەخۆ لە ڕادەستکردنی نەو چەند بودجە و موچە هات لەو سیاسەتە ئەوانیش هەر ئەوان دەدێ من ئەمە تەحەدا دەیکەم ئەمە ڕێکاری کە هەر کوی ڕێکارێکە باوە لە بەلا بنین کە دەستوری نییە و قانونی نییە شتەکە غەڵەتە هەر یاسای بودجە خۆی نادەستوری دەرچوو ینی پێشەرکاریی زۆر لە یاسای دەربەتە بە دیاریکردن بە بەڵگەوە ینی هەموو پێشەرکاری بوو باشکرا قانونی موازنە خۆی تەوەقعاتە مخططە باس لە هەموو ئیراداتی متەوەقع مخطط لەگەڵ هەموو خەرجیاتی مخطط دەکات هیچ شتێک نییە پشت بە فعلی ببەستێ ما عدا وحدەی حسابی هەرێمی کوردستان کەلیمە فعلیان بوو دروست کرد بەپێی قانونی ئیدارەی مالی لە هیچ بەرگەیەکیدا وشەی ئینفاقی فعلی نییە پێناسەی ئینفاق بە مخطط کراوە لە قانونی ئیدارەی مالیدا باشە کاک سێپان وەکو وتم ینی هیچ کەسێکمانی ئێمە موچەخۆر نەبێت لە هەرێمی کوردستان ئەو پەرلەمانتاران لەگەڵ ڕێز و حورمەتم بوویان دەبوو ئەوانە پەرلەمانتار و دیفاعکاری خەڵق بوونایە بەڵام پرسیار ئەمێ ئێستا کە موچەش تا ئێستا نەهاتوە بەڵام لە چۆی دنیادا هەیە ئەمەش دیسانەوە نادەستوری نایاسایی بەڕاستی ئەتوانم بڵێم کارێکی شۆڤێنیانەیە لە چۆی دنیادا هەیە حکوومەتێک هەبێ قەرز بە قەرز موچە بدا بە موچەخۆرانی بەشێک لە وڵاتەکە بەڵام بۆ بەشەکەی تر بیدا یعنی ئمە چه جۆرە ئەجەندایەکەشتی وا چۆن هەیە لە دنیا ئەو شتانەی کە لە عێراقا دەگوزارێ نازانم لە دووە کەوتوترین وڵاتی جیهانیشانیە دەستورێک هەیە کەس پێوە پابەند نییە باوەڕ بکە حاکمیان ئەم دەستورەی کە لە عێراقەیە نمونەیە دەستورێکی زۆر زۆر ڕێکجوانە بڵێ مقارنەتەن بە هەموو وڵاتانی فدرالی جیهان ئەمە بەراورد بە دەستوری وڵاتانی دەوروبەر زۆربەی مافەکان دراوە زۆر دەستورێکی ڕێکوپێک و جوان ڕاوەتەوە ئەگەر وەکو سیستەمی فدرالی مقارنە بکەین لەگەڵ زۆربەی وڵاتانی فدرالی عالم کە ئەم سیستەمانە پەیڕاو دەکەن سیستەمێکی زۆر سەرکەوتوو بووە هەموو ئەو وڵاتانە یان دەتوانین بەشی هەرە زۆری وڵاتانی پێشکەوتوی جیهان لە سایەی سیستەمی فدرالیەوە ئەو پێشکەوتنەوەیان بەدەستێنەوە بەڵام عێراق بەهۆی جێبەجێ نەکردن و پراکتیزە نەکردنی فدرالیەت وەکو خۆی ڕۆژ بۆ ڕۆژ بۆ دوا ئەگەڕێتەوە ئەمە زۆر بە وازحی دیارە لە دەستوری عێراقدا هەر مادەیەک پەیوەست بە هەرێمی کوردستان بێت تەفسیری جیاوازی بۆ دەکەن لەکوێ لە محکەمەی اتحادی محکەمەی اتحادی نەیتوانیوە پارێزەری دەستور بێت تاکوان بڵێ خۆ کاکسیبان حەزەکەم ئەوەش بزانانی ینی لە دیباژەی دەستور بە ئاشکرا بە زەقی بە ڕاش کاوانە دەڵێ پابەند بوون بە جێبەجێکردنی ئەم دەستورە یەکێتی خاچی عێراق دەپارێزێ بەڵام خۆ پێوەی بپابەند نین ئەمە کەسانێک ئەقلیەتێکی شۆڤینی لەلایەن هەندێک لایەنی عێراق چۆ دەبا ئەمە عێراق ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواکەوێتەوە سەیری مقارنەی هەر وڵاتێکی جیهان بکەیت ساڵ بۆ ساڵ پێشەکە ماعەدا عێراق لە سەردەمی مەلیکی 100 ساڵ پێش پێشکەوترت بوو لە عێراقی ئێستا یاسا زیاتر هەبوو ڕێساکان زیاتر بوون پێشکەوتن و تەتەوڕ و ئاسایش و ئەمنیەتێکی باشتر هەبووە عێراق بەرەو ئایندەیەکی نادیار دەچێت بەڵام بەداخەوە کە هەندێک نوێنەری کورد کە بەشدارن لە زەرەردان لە ماڵی خۆیان لە ملەتی خۆیان لە پێناو پۆپولیستیەک و دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە ئێستا دەتوانین بڵێن بە هیچ جۆرێک مەترسی لەسەر موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نابێت تەنها ئەوەیە کە بربەستی بۆ دروست دەکەن حاکمیان زانی ئەو کارێک ئەو برادرانە کردووە نایاساییە و نادەسوورە و قابلی جێبەجێکردنیش نییە ئێمە خۆی میکانزمی دابشکردن من پرسیارە یەکەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستان یانیش بانقەکانی کوردستان هیچ کات کێشیان نەبووە لە ئالیەت و میکانزمی دابشکردنی موچە کێشەی ئێمە کێشەی دابینەکردنی موچەیە لە بەغداوە ئەگەر ئەم موچە بگوازرێتەوە سەر عێراقیش دەبێت بە وحدەیەکی حسابی دەبێت ئەم پارە تەمویل بکرێت ئەکێ تەمویل دەکا
اگر اهلی تمویل کردنن استا تمویلی دکن که واتا گورینی آلیت چه بانقکانی خومان بدرید چه بانقی تی بی آی بیان هر بانقی کتر هیچ لوضع که ناگورد اما یک لو فرضنا که اگر یکی زور کمیشه بابلین یک لصدا بگوازنەوە سەر عێراق بەڕاستە خۆ بڵێ دابش بکرێت تو ئەزانی زۆرینەی موازەفی ئێمە حکوومەتی عێراق موچەی بۆ دابین ناکە ئێمە 916 میلیارد دینار مانگانە بۆ موچەمان پێویستە کەچی عێراق لە خودی لە موازنەشدا 775 نیسیوە کێ ئەم موچە ئەتر دابین دەکا زۆربەی ئەو موازەفانەی لە 10 ساڵی ڕابردوودا دامەزراون هەر موچە وەرناگرن دەڵێم لە حالەتێکدا ئەگەر بگوازرێتەوە سەر بەغدا کە ناکرێ ئەسڵان ڕێکارەکە ناکرێ ئەمە شتەکە وهمیە خیالیە تەنها هەڵخەڵەتاندنی خەڵکە زۆر باشە زۆر بەڕێ سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ شەوتان باش